ئێستا یارێکی خۆشمان هەیە زۆر دەبێت تەرکیزتان هەبێ باشە کاکە ئەمیر کاکە یوسف کاکە پارسا بێرینخان دەبێت لاین ڕیزێک دروست بکەن ئەلێرە باشە ئامادە بن کۆمەڵێک ڕنگ لێرە هەیە شین پەمەیی پرتەقاڵی سەوز لێرەش ڕەنگی تر هەیە بەڵام من دەستکاریان دەکەم دەبێت ئێوە بزان چ ڕەنگێکە باشە دقەیەک نابێ ئێوە بیبینێن دەبێت بسوڕێن بسوڕێن باشە دەیگۆڕم جا چییە ئامادەن یەک دوو سێ باش دەست پێکە کامەی دەگۆڕیەوە ئەوەیان لەگەڵ کامەی لەگەڵ باشە بیان گۆڕەوە ئەوەش بدەمێن یاڵە یەکدانێ خۆی دەبێ یەکدانە بێ ئۆکەی یاڵە بزان ئێستا بزانین چۆنە هەڵەیە باشە یاڵە بێرین خاوەرە کامەی دەگۆڕیەوە ئەوەیان لەگەڵ کامەی ئۆ کۆ بزانم دەی باشە دەست خۆش یاڵە بڕۆ نۆرەی ئەوەیە یەکدانەی هەڵەیە یەکدانەی هەڵەیە دەی یەکدانەی هەڵەیە ئەوەی بە ئەو کەسکەیت بە ئێرە باشە بزانین ئەو کەسکە دەبینە ئێرە ئەوەش دێنینە ئێرە کوا بزانین نا هەڵەیە باشە یاڵە پارساوەرە پارسا یاڵە بێنمە کوێ ئەو دووە کوا بزانین هەڵەیە باشە دەست خۆش یاڵە بزانین نۆرەی یوسفە دەڵێجان ئەمیر هەمومان دەیبینەوە ئەوەیان بۆ کوا بۆ کوێ ئێرە باشە بزانین یەکدانەی هەڵەیە یەکدانە تەوا نۆرەیە بێرینخانە دەست خۆش یاڵە بێرینخان یەکدانەی هەڵەیە چاچیکە لەگەڵ کوێ کوا بزانین لەگەڵ سەوزەکە بیگۆڕمەوە بزانین ڕاستە ئاوە بەداخەوە هەڵەیە یاڵە ئەوەی تازە چاک بکەوە باشە ئەوەی تازەی بێرین دەستکاری کرد چاچیکەوە لەگەڵ کامەی لێرە دانێ یەک جارە نابێ دەبێت یەک جار بێ باشە یەکدانەی هەڵەیە یەکدانە پارسا یەکدانەی هەڵەیە تێکچوو باشە یاڵە دەست خۆش نۆرەی یوسفە یەکدا وەڵا دوودانەی هەڵەیە ئەو پەمەیە بێتە ئێرە باشە وەڵا تازانی با چەپڵەیەکی بۆ لێدەین سەیریکە وەرنە ئێرە سەیریکەن وەرنە ئێرە با سەیریکەن بێکەوە سەیریکە پەمەیەکە شینەکە سەوزەکە باخر لەو لاوە هەڵەتە بوو پرتەقاڵیەکە با چەپڵەیەک بۆ خۆمان لێدەین